خۆپیشاندەرانی قەزای دەربەندیخان پەیامێکی هۆشداری بڵاو دەکەنەوە و ڕای دەگەیەنن ئەگەر حکومەت تا سەرەتای مانگی ئایندە باڵێنەکانی جێبەجێ نەکات ئەوە بازنەی ناڕەزایەتیەکان فراوانتر دەکەن و مانگرتنی سەرتاسەری لە شارەکە ڕادەگەیەنن. ئەم هۆشداری چالاکوانان دوای ئەوە دێت زیاتر لە 3 هەفتەیە خۆپیشاندانی دانیشتوانی شارەکە بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکان و بەتایبەت ئاو و کارەبا بەردەوامی هەیە. لە تایەکی سیاندانەوە جێبەجێ بکرێەوە ئەگەر جێبەجێ نەکرێت دڵنیابە لەوەی کە ئێمە داواکەین ڕەنگە ئەتسامی عام لە دەربەندیخانەوە تەواوی بڵێن مانگرتنی گشتی یەکێک لە بژادەکانەوە و چەندین بژادەی ترمانەیە تەسەڵەنگی کاریگەری لەمە زیاتر بێت لەسەر دام و دەستگاکانی حکومەت ئومێ دەگەین نەگاتەوە ئاستە و داخوازەکانمان تایەکی سێ جێبەجێ بکرێن چونکە باوەڕیمان هەیە کە ئەو خەڵکە چوون خەڵکی دڵسۆزی تیا بۆ متمانیان بۆ خۆیان بووە کە توانیانە ئەو وەساڵ بکەن ئومێدەوارین کە دەستکەوتەکان بێ ئەگەر نا دڵنیا بە درێژەیە کێشیان مۆزە. هاوڵاتیانی شارەکەش ئامادەی تەواو بۆ بڕیارەکانی دەستەی سەرپەرشتیاری خۆپیشاندانەکانی قەزای دەربەندیخان دەردەبڕون و دەڵێن لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان ئەوە جۆری خۆپیشاندانەکان بۆ مانگرتن و لە هەمان کاتدا خۆپیشاندانی شەو ڕۆژی دەگۆڕن. وڵی داواکاریەکان ئەوە نە شەرمە یعنی باس بکرێت لە هەموو عالەماشتی وان نییە تا ئێستا داوای ئاو بکرێ داوای جادە بکرێ ئەنی باوەڕناکەم لە هەموو عالەمەشتی وا بێ داوای کارەبا بکرێ ئێمە بۆ نمونە خۆ نەمان وتووە بڕۆن لە وڵاتان بە بۆری ئامان بۆ بێرە و تێچوویەکی زۆری تێتی ئێمە ئاوەکە هەر لە تەنیشتمانە هەر لە تەنیشتی شارەکەمانە هەر مەجەڕەت ئەوەیە بێن بۆمان پاکەنەوە. ئەو وادەی خۆپیشاندەران داویانە بۆ حکومەت چەند ڕۆژێکی کەمی ماوە و لە ئەگەری دەمەوە نەهاتنی حکومەت ئەوە باسنەی ناڕەزایەتیەکان تا مانگرتنی سەرتاسەری و داخستنی سەرجەم دوکان و شوێنە گشتیەکان فراوان دەکەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.